ئامادەکاری بۆ دەستپێکی ساڵی نوێی خوێندن لەلایەن بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەکانی هەرێمەوە دەستی پێکردووە. لە ئێستادا دەست کراوە بە دابەشکردنی کتێب و وەرگرتنی خوێندکاران و گواستنەوەی مامۆستایان بۆ ئەو خوێندرگانەی کە پێویستن و دانانی مامۆستای وانەبێژ. جێگری بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی دەڵێت ئەگەرچی سەرجەم ئامادەکاریەک بۆ دەستپێکی ساڵی نوێی خوێندن کراوە لە ڕووی دابینکردنی پێداویستی خوێندن، بەڵام گرفتی کەمی بینای خوێندنگەمان هەیە کە تا ئێستا ئەو گرفتە چارەسەر نەکراوە. ئێمە بەڕێوەبەرێتی گشتی پەروەردەی سلێمانی لەگەڵ سەرجەم بەڕێوەبەرێتی پەروەردەی قەزاکان هەموو ئامادەکاریەکمان کردو بۆ ساڵی نوێی خوێندن، تایبەت بەوەی گواستنەوەمان پێش مانگێک پێش ئێستا کتابمان کردو بۆ سەرجەم پەروەردەکان کە قوتابخانەکانیان چەندێک نوقسانیان هەیە بتوانن وانەبێژی بۆ دابمەزێنن و ئەوانەیشی کە داوای نەقلەکەن ئەگەر خاڵەکانیان گەیشت بۆ چل خەڵەوە گواستنەوەی بکەن. ئەمە خۆی بۆ خۆی ئامادەسازیەکە بۆ میلاک بەنسبەت وەرگرتنی خوێندکاران و قوتابیانیشەوە ئەوە هەمووی ئەوانی کە تایبەت بۆ بە فۆرم و بە قورعە کراوە هەموویمان ئەنجام داوە. تەنها کۆمەڵگەی پەروەردەی ماوە ئەوی سیمان کۆتایی پێدێت. یەکێک لەو گرفتانە بە دەرەجەیەک بینایە، بەڵام گرفتی کێشمانەیە ئەبێ وەزارەتی پەروەردە و حکوومەتی هەرێمی کوردستان بیر لە دامەزانن بکاتەوە ئایا بە شێوەی گرەبەز یا بە شێوەی هەمیشەی بۆیە چارەسەر و کێشەی ئەوە بکەین. لە بەڕێوەبەرایەتی گەنجینەکانی سەر بە بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەکان ڕۆژانە کتێب بەسەر پەروەردەکاندا دابەش دەکرێت. بەڕێوەبەری گەنجینەی سلێمانیش دەڵێت ڕۆژانە کتێب دابەش دەکەن و هەروەها داواش لە خوێندکاران دەکات پەنا نەبەنە بەر کڕینی کتێب لە بازاڕدا، چونکە سەرجەم کتێبی وانەکان بوونیان هەیە و دابەش دەکرێت بەسەریاندا. ئێستا ئێمە سەرقاڵی دابەشکردین بە کتێبین بەسەر پەروەردەکانەوە بە پێی خشتەیەک کە بۆمان داناون و ئەو خشتەیەش هەمووی پابندن پێوەیە وەکو ئەمڕۆ بینیتان کۆمەڵێک پەروەردە هاتوون، هەموو پەروەردەکان نەهاتوون و لە ڕێی خۆیانەوە ئیگوازنەوە بۆ سنووری پەروەردەکانی خۆیان و لەوێەوە ئەوان بەپێی بەرنامەی خۆیان هەر پەروەردە هی خۆی دابەشیەکە بەسەر قوتابخانەوە خوێندنگاکانە. داواکاریشین لە ڕاستیدا کە قوتابی و خوێندکاران، دایکان، باوکان، مامۆستایان ئەو کتێبەی کە دەگاتە دەستیان بە کواڵیتێکی زۆر باشە و بیپارێزن و پەناژ نەبەنە هیچ شوێنێک بۆ دابینکردنی کتێب بە تایبەتی بازار بۆ کڕینی کتێب. ساڵانە لەگەڵ نزیکبوونەوەی وەرزی نوێی خوێندن لەلایەن وەزارەتی پەروەردەی هەرێم و پەروەردەکانەوە سەرجەم ئامادەکاریەک بۆ ئەو مەبەستە ئەنجام دەدرێت بۆەوەی بتوانن زۆرترین خزمەت لە ڕێگەی زانست و زانیاریەوە لەو ساڵەدا ببەخشنە خوێندکاران تا خۆناغەکانی خوێندن بە سەرکەوتووی تێپەڕێنن. بەڵام ئەوەی لە ئێستادا مامۆستایان بە گرنگی دەزانن تەواوکردنی بینای ئەو خوێندنگانەیە کە تا ئێستا تەواو نەکراوە لەگەڵ دامەزراندنی مامۆستایان بە شێوەی هەمیشەیی. هێمن کەمال، کورسات نیوز، سلەیمانی.